نیشتیمانی پەلەوەری نەعاما ناوچە گەرمەکان و ئەفریقایە. بەو پێی توانای خۆڕزگارکردنی لە پلەی گەرمی تاوەکو 50 پلەی سیلیزی هەیە، بەڵام ئێستا لە ساردترین ناوچەی کوردستان لە باڵەکایەتی بەخێو دەکرێت. کازم عەلی نەبی دانیشتووی ناوچەی باڵەکایەتیە لە باکووری پارێزگای هەولێر. چێڵگەیەکی بەخێوکردنی نەعامەی هەیە. کازم دەڵێ ئەگەرچی ناوچەی ئێمە بۆ ئەم جۆرە پەلەوەرە ساردا، بەڵام بە بێچووی هێناومانن، لەگەڵ ژینگەی ناوچەکە خۆیان گونجاندووە و پرۆژەکەش سەرکەوتوو بووە. من بیدایەتی ئەو بیرۆکەی ئەو بەخێوکردنی نەعامانە سەردانی شوێنێکم کرد لە گەرمیان. برادەرێک پرسیارم کرد کە ئایا ئەو نەعامە شیاوە لەو منتیقەی باڵەکایەتی. زۆر برادەر گوتیان منتیقەکە ساردە و ئەوە لە منتیقەی وێندەر بەخێو ناکرێت. هەستان بە بەچکەی هێنانم لە منتیقەی خۆمان بەخێومان کرد. خۆشبەختانە 2 ساڵە سەرکەوتوو بووین ئەلحەمدولیلا کە دەگە کەش و هەوای منتیقەی باڵەکایەتی و گونجاو خۆیان گونجاند و ئەلحانیش ئەلحەمدولیلا سەرکەوتوو بووینە. مەینەی نەعامە ساڵانە 15 تاوەکو 6 هێلکە دەکات و هێلکەکانیان گەورەترین هێلکەیە لە جیهانی پەلەوەراندا. نێرە و مەیەکانیان بە هاوبەشی چاودێری هێلکەکان دەکەن، گۆشت و پەڕەکەشی ڕەوازی لەسەرا. وەک کازم خۆی دەڵێ هاوڵاتیان بۆ کڕینی گۆشتی نەعامە لە ناوچە جیاجیەکانەوە سەردانی پرۆژەکەی ئەو دەکەن. گۆشتەکەی ڕەوازی زۆری لەسرە لەخوا بەزیادەبی ئەلحەمدولیلا، لەبەرەوەی گۆشتەکەی ئەوانەینە کە هەندێک نەخۆشیان هەیە. ئەوانەی گۆشتی نەعامەیە خۆن هیچ مشکیلیان نییە بڵێ تەسیر لە نەخۆشیەکەیان بکە. خۆشبەختانە ڕەوازی لەسەر ئەلحەمدولیلا ڕۆژانە خەڵک داوا ئەکات. خواردنی سەرەکی نەعامار وەکو گژوجیایە، هەندێک جار بۆ بەدەستهێنانی پرۆتین مێرو و گیانەوەری دیکەی بچووکیش دەخۆن. بۆ یارمەتیدانی هەرسکردنی خواردنەکانیش وردەبەر دەخوات، سەرڕای ئەوەش بە کەمترین ئاو دەژی، بەو هۆیەوە کە ئاوی پێویست لە خواردنەکانی وەردەگرێت. نەعامە یان وشترمرغ بە یەکێک لە گەورەترین باڵندەکان لە جیهاندا دەنرێتن. ئەگەرچی شوێنی ژیانیان ئەفریقایە، بەڵام بە بێچووی لە هەرێمی کوردستان پەروەردە ئەکرێن بۆ ئەوەی لەگەڵ ژینگەی ناوچەکە خۆیان بگونجێنن. بەرزی هەر یەکەیان تاوەکو 2.5 مەتر دەڕواتن و کاتێک گەورە دەبن چێشیان بۆ 150 کیلۆ دەڕوات. ئازادومراوی کەناڵی ئاسمانی پێیان.